بەردام دەبین دەچینە لای تەوەری دومی بەرنامەکەمان باس لەوە دەکەین کە یەکێتی نیشتیمانی کوردستان هەمیشە لە هەوڵی ئەوەدا بووە کە کێشەکانی کورد چارەسەر بکات لە بەغداد. وەکو سەرۆک باڵیش ئاماژەی بەوە داوە کە دەڵێت ئێمە کێشەکانمان تەنها لە بەغداد چارەسەر کرد و بڕیارە گرنگ و بەهێزەکانیش لە بەغداوە دەکرێت. یەکێتی نیشتیمانی کوردستان ئەگەر کێشەیەک نەبوو بێت یاخود خەڵک بە خۆشگوزرانی ژیابێت هەوڵی داوە شتەکان باشتر بکات و ئەگەر خوا نەخواسە هەش بوو بێت هەمیشە هەوڵی ئەوەی داوەکە بچێتە بەغداد و کێشەکان چارەسەر بکات. ئەمە لە ئەزمموی ڕەوانشا سەرۆک مامجەلالدا ئەوەمان بین و هەتاوەکو سەرۆک باڵ تاڵەپانی سەرۆکیەتی نیشتیمانی کوردستان بینیمانەکە چەندین جارچووە بەغداد بۆی کێشەی بودجە و هەروەها بارودوی خوژانی کوزەرانی هەوڵاتیان چارەسەر بکات و تا چارەسەرشی نەکردان ناگەڕایەوە. ئێمە بۆ قسەکردنی زیاتر لەسەر ئەم بابەتە و بزانین ئایا ڕۆڵی یەکێتی چیە لای بەغداد دەچینە لای میوانەکەمان. خدر مستەفا لێبسترای مەڵبەندی سۆران کە ڕاستەوخۆ لە سۆرانەوە لەگەڵمانەکە. خدر سڵاو لێبێ و بەیانیت باش، هیوادارم زۆر باش بیت. یەکێتی نیشتیمانی کوردستان شیعارێکی هەیە ویژە میشاوەیە کە دەڵێت کە بەغداد بنکەی استراتیژیمانە و سەرجەم بڕیارە گرنگەکان لەوێوە دەدرێت. یەکێتی چی شتێکی هەیە لە ڕابردوودا کە بتوانێت ئێستا لەم مانگەشی هەڵبژاردندا بۆ خەڵکی بگەڕێتەوە باسی بکات بۆ خەڵک کە بڵێت ئێمە لە ڕێگەی و شیعارەمان و توانیمانە ئەم خاڵانە بەدەست بێنین. بەیانیتان باش، زۆر سوپاستان دەکەم. بەیانی باش بۆ هەموو بینەرە بەڕێزەکانتان. لە پێشەوە داوای لێبوردنەکەم کە بەهۆی باری تەندروستیمەوە لەوانەیە دەنگەکەم وەکو پێویست نەبێت، بەڵام لەگەڵەوەدا پەیامی یەکێتی بە ڕوونی و بە هیواداری زۆر باش بیگەێنین دەگەێنین. زۆر سوپاستان دەکەم. یەکێتی نیشتیمانی کوردستان هەمیشە ڕێی وا بووە کە قوڵایی استراتیجی هەرێمی کوردستان بەغدایە. ئەم سیاسەتە ئەم تێزە تێزێک نییە لە ماوەیەکی کەمابەدی داڕژرابێ یان کاری لەسەر بکەین. ئەم تێزە تێزێکە بە سەرۆک مامجەلال نەخشە ڕێگاکەی داڕشتووە و توانیومانە لە 2003 لە دوای پرۆسی ئازادی عێراق یەکێتی نیشتیمانی کوردستان بە تایبەتی سەرۆک مامجەلال قورسایی خۆی خستە سەر بەغدا، توانیمان بە شێوازێک دەستورێک بۆ عێراق دابنین کە ئەم دەستورە بەشێکی زۆری مافەکانی کۆمەڵانی خەڵکی کوردستانی تێدا جێگیر کراوە. ئەمە وەکو دەستپێکی کارەکانمان ئەمە وای کردووە کە یەکێتی نیشتیمانی کوردستان بە بەردەوامی چاوی لەسەر بەغدابێ بۆمان پێمان وایە قوڵایی استراتیژی یەکێتی نیشتیمانی کوردستان و هەرێمی کوردستان لە بەغدایە. ئەگەر ئێمە لە بەغدابین بە دڵنیاییەوە، چونکە بەغدا مەڵبەندێکە بڕیارە گرنگ و قورسەکان بڕیارە چارەنووسازەکان لە بەغداوە دەرەچن. کاتێک ئێمە حزورێکی گەورەمان لە بەغدا ئەبێت بە دڵنیەوە کاریگەریەکی گەورەمان ئەبێت لەسەر ئەو بڕیارانەی کە لە بەرژەوەندی کۆمەڵانی خەڵکی کوردستاندان. یەکێتی لە دروستبوونیەوە تا ئێرە تا کۆتاییەکەشی هەر بۆ بەرژەوەندی و کۆمەڵانی خەڵکی کوردستان کارەکات. بۆیە کاتێک ئێمە ئەبینین درچی پێەکەین و بەڕوونی لەناو لە بەرچاوی یەکێتی نیشتیمانی کوردستاندا دیارە کە بەغدا ئەم شوێنەیە کە ئێمە توانین مافی کۆمەڵانی خەڵکی کوردستان لە هەموو بوارەکانەوە، بواری سیاسی، بواری ئابووری، بوارەکانی تریش یەکێتی تێیدا ڕۆڵ بژێڕێ بۆ ئەوەی گەورەترین و زۆرترین دەستکەوت بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان بێنین. بۆیە ئێستاش ئەم سیاسەتە سەرۆک مامجەلال بۆی داڕشتوون. یەکێتی نیشتیمانی کوردستان بەڕابەرەتی کاک بافڵ توانیومانە درێژەی پێ بدەین، بەردەوام بین. ئەم بەردەوامیە وای کردووە کە متمانەیەکی گەورە بە سەرۆک بافڵ و یەکێتی نیشتیمانی کوردستان هەبێت کەوەی ئەتوانن لە بەغداوە چارەسەر بکەین. ئەم هەنگاوانەی ڕابردوو، ئەم هەنگاوانی کە لە چەند مانجی ڕابردوو سەرۆک بافڵ لە بەغدا ناوێتی بۆ چارەسەری بە دەرەجە یەک بە پلەی یەکەم کێشەی موچە و شایستەداراییەکانی هەرێم، ئەمە وەڵام دەرەوەیەکی دروستە یان سەلمانی ئەو ڕاستیەیە کە بەغدا ناوەندی بڕیارە گرنگ و قورسەکانە. بۆیە یەکێتی تەرکیزی گەورەی لەسەر بەغدایە. لە هەمان کاتدا یەکێتی توانیوێتی پردی پەیوەندەکانی لەگەڵ هەموو لایەنەکانی عێراق بە هەموو پێکاتەکانیەوە، بە هەموو پێکاتە ئاینەکانیانەوە، بە هەموو پێکاتە سیاسەکانیانەوە باش دابڕێژێت. ئەمە شوای کردووە شەمەندەفەری هەرێمی کوردستان ئێستا باش بەسەر ئەو سکەیەدا ئەڕوات ئەگاتە ناوەندی بڕیار وەنە لە ناوەندە بڕیارەکانیش خۆشبەختین کە بڕیارەکان لەسەر لوتکەی عێراق سەرۆکایەتی کۆمار و ئەنجومەنی وەزیران بەشێکی زۆری لە بەرژەوەندی هەرێمی کوردستانە. ئەمەشان دەستکەوت و فەزڵەکەی بۆ سەرۆک بافڵ و یەکێتی نیشتیمانی کوردستان ئەگەڕێتەوە. کاک خدر، یعنی کۆمەڵێک لە ڕابردووە تا ئێستا کۆمەڵێک گرفت و کێشە قوڵ بوونەتەوە لە نێوان هەرێمی کوردستان و بەغداد. یەکێتی نیشتیمانی کوردستان هەمیشە هەوڵی ئەوەدا کە کێشەکان بە گفتوگۆ و بە دیالۆگ لە بەغداوە چارەسەر بکرێت.
ئەمە تا چەند گرنگە کە لایەنەکانی تر پشتیوانی یەکێتی بن و پاڵپشتی یەکێتی بن بۆ ئەوی بتوانن ئەم گرفتانە چارەسەر بکەن. ینی لایەن هەیە گرفتەکەش دروست دەکات و دوای بەجێ ئەڵێت و ئەبێ یەکێتی هەستێ بڕات چارەسەری بکاتەوە بۆ ئەوەی هاوڵاتیانی کوردستان تووشی کێشە و مەشاکل نەبن. جا ئەمێ بزانم یعنی لە قوڵبوونەوەی ئەم کێشانە و ئەم گرفتانە ڕۆڵی یەکێتی چی ئەبێت لە چارەسەرکردنیان؟ بڵێ لە ڕاستیدا دروستکردنی کێشە ئاسانە، بەڵام دۆزینەوەی چارەسەرەکان بۆ چارەسەری ئەم کێشانەی کە بە ئاسانی دروستەکرێن دۆزینەوەیان یان دۆزینەوەی ڕێگە چارەکان ئاسان نییە. گەلی کوردستان خۆشبەختە کە ئەمڕۆ یەکێتی نیشتیمانی کوردستان ڕۆڵێکی گەورەی هەیە لە دۆزینەوەی چارەسەرەکان لە بەغدا. ئەم کێشانەی لە ماوەی ڕابردوو لە بەغدا دروستکران کە بەشێکیان بە مەبەست دروستکران، بەشێکیان بۆ ئەوە بووە کە دوو تەرەفە بووە، لەوانەیە هەموو کێشەکان لەلای ئێمەوە نەبێت، بەشێکی کەشیان لە ئەنجامی تێکنەگەیشتن یان لە ئەنجامی ئەوەی کە ڕێخەبەرایەتی سیاسەتی نادروست وای کردووە کە ئەم کێشانە گەشە بکەن و گەورە بکەن. بەڵام دەرفەتی زێڕین لە بەردەمی یەکێتی نیشتیمانی کوردستان و سەرۆک بافڵدا بوو کە بتوانێت ئەم ڕۆڵی گەورەی خۆی پێگەی یەکێتی لە بەغدا بەکاربێنێ بۆ چارەسەری کێشەکان. دڵخۆشیشین کە دوجاریش بەڕێز سەرۆکی هەرێمی کوردستان لە دوادیداری میرێدا تەسکی دەکاتەوە کە قوڵایی استراتیجی ئێمە بەغدایە. ئەمە بۆ هەموو لایەکمان دڵخۆشکەرە. ئەمەیە کە وای کردووە سیاسەتی ڕاستی یەکێتی لایەنەکانی تریش بێن پشتیوانی بکەن. من ڕووی دەمەم لە هەموو لایەنەکانە ئەگەر ناتوانن چارەسەری کێشەکان بکەن مەبن بە بەشێک لە دروستکردنی کێشەکان. هاوکاری یەکێتی نیشتیمانی کوردستان و هەنگاوەکانی سەرۆک بافڵ بن بۆ ئەوی بتوانن ئەم کێشانی ئێستا لە بەغدا هەیە بە جۆرێک چارەسەر بکردن لە بەرژەوەندی کۆمەڵانی خەڵکی کوردستاندا بێت. دڵخۆشین کە یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو ستراتیژ تەماشای میشاکە، بۆیە ئەگەر کۆسپیشی لە بەردەم هەنگاوەکاندا دروست بکرێت بە هیچ شێوەیەک ڕێگاکە چۆڵ ناکات، مەیدانەکە چۆڵ ناکات، بەردەوامە بێت. وەکو قەناعەتێکی جدی جێگیر بووە کە بەغدا چارەسەری کێشەکانی هەرێمی کوردستانەکە، بۆیە بەو شێوازە کارەکە و بەردەوامە داواشمان وایە پارتەکانی ترش هاوکاری یەکێتی بن. باشە کاک خدر، ئەو خەرمانە گەورە و جوانەی کە ڕەوانشاد سەرۆک مام جەلال لە ڕابردوودا بۆی بەجێهێشتوین کە ئێستاش ئێمە هەمومان لەسەر ئەو ڕێبازەین و تەواو یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر ڕێبازەکەی سەرۆک مام جەلال دەڕوا کە وەکو سەرۆک باڤڵ سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان باز لەوە دەکات دەبێت عێراق لە کاتی بوونی هەر یەکێک لە کێشەکانی کە هەیەی دەبێت خۆی و پێکهاتەکانی کە دەڵێت پێکهاتەکان ئەمە ئەو خاڵەیە کە سەرۆک مام جەلال لە ڕابردووشدا ئاماژەی بە گرنگی لە پێکهاتەکان و یەکگرتنی پێکهاتەکان داوە. باز لەوە دەکات دەبێت ئەگەر عێراق کێشەیەک هەبوو تەواوی پێکهاتەکان بتوانن خۆیان لە ناو خۆیاندا چارەسەری بکەن و دەستێوەردانی دەرەکی نەبێت. پێدوانی ئەمە پەیامێکە بوو ئەوەی کە بڵین عێراق پێویستی بە بەرنامەیەکی نیشتیمانیە، تەنها یەکێتی نیشتیمانی کوردستان دەتوانێت ئەم بەرنامەیە پەیڕێ بکات و جێبەجێ بکات. ئەمە زۆر بە دڵنیایی و قسەکانی جەنابەت هاوڕا و پشتیوانم. ئەگەر بگەڕێنەوە بۆ دەستپێکی پرۆسەی سیاسی دوای پرۆسی ئازادی عێراق لە 2003 سەرۆک مام جەلال مەبدەئی تەوافقی لە عێراق هێنایە پێش کە مەبدەئی تەوافق لە وڵاتێکی فرا ئایدۆلۆژیا، فرا پێکهاتە، فرا کۆمەڵێک مەزاهیبی جیاواز تاکە هەر مام جەلال بتوانێت ئەم بیرۆکەیە ئەم پرانسیپە دابێنێ و هەمویان لە دەوری ئەم پرانسیپە کۆکاتەوە کە پرانسیپی تەوافق بوو. ئەمەی کە ئەم کاتە بە تەوافق ناسراوە ئێستا جۆرێکی تر کاتوانین وای وە پێناسە بکەین کە بەڵێ بۆ هەمومان پێویستەکە لە دەوری یەکێتی نیشتیمانی کوردستان و لە دەوری عێراقێک کۆبینەوەکە کێشەکان بە جۆرێک چارەسەرکەین کە هەموو لایەک بەشدار بنکەیدا. ئێمە لە وڵاتێک کەژین کە وڵاتێکی دیموکراسیە نابێ هیچ پێکاتەیەک فەرامۆش بکرێت و ڕۆڵی یەکێتی نیشتیمانی کوردستان، ڕۆڵی سەرۆک مام جەلال لە ڕابردوو لە کۆکردنەوەی هەموو لایەنەکان لەسەر مێزێک ئێستا ئەم خەرمانی ئەزمونەی سەرۆک مام جەلال سەرۆک بافڵ درێژەی پێئەدا بە تێڕوانینی ئێستا توانیوێتی سەرکەوتوو بێت. ئەمەش وای کردووە کاتێک سەرۆک بافڵ ئەچێتە بەغدا هەموو لایەنەکان لە ماوەیەکی کەمدا ئەبینێ تێڕوانینە جیاوازەکان لێک نزیکە کاتەوە، ڕاکان کۆ ئەکاتەوە، دوجار ڕایەکی هاوبەش دروستەکە. دروستکردنی ڕای هاوبەش لە عێراق کارێکی ئاسان نییە. ئەمە هەر لە توانا و لێهاتووی و بوێری سەرۆک بافڵەوەشێتەوە کە ئەمەی بەدیهێناوە. ئەمەش وای کردووە کە خەڵک لە عێراق متمانەیەکی زۆر دڵخۆشم ئەمەوێت جملەیەک بڵێم دڵخۆشم بەوەی نەک هەرێمی کوردستان متمانیان بە یەکێتی و سەرۆک بافڵە ئێستا
بە پێچەوانە لە ناوەندی بڕیاری بەغدا لە شارەکانی تری بەغداش متمانیان بە یەکێتی و بەسەرک بۆیە ئەمە وەڵامدانەوە و جێبەجێکردنی گرنگی سیاسەتەکەی سەرۆک مامجلال لە کە بەشانازیەوە لەسەریان ڕۆین. کاخدر پێمان بڵێ یعنی تا چەند گرنگە یەکێتی نیشتیمانی کوردستان پەیوەندیەکانی لەگەڵ لایەنە عێراقیەکان لایەنەکانی تری وەکو شیعە وەکو سوننا و لایەنانی کە لە عێراقا بوونیان هەیە و کاریگەریان هەیە بەسەر بڕیارەکانی حکوومەتیشەوە تا چەند گرنگە کە پەیوەندیەکانیان بەهێز بێت و بتوانێت بیخاتە ئاستێکەوە بۆی خزمەتی زیاتری هاوڵاتیانی پێ بکە. یەکێتی ئەمەی وەکو ستراتیژی سیر کردووە هیچ ڕۆژێکی یەکێتی نیشتیمانی کوردستان درێغی نەکردووە لە دروستکردنی باشترین تونند و تۆڵترین پەیوەندی لە نێوان خۆی و هەموو لایەنەکان. ئەم کارکردنەیە کە ئێستا ئێمە بە ئاسانی ئەتوانین هەموو ڕۆژێک لە بەغدا بتوانین پەیامی گەلی کوردستان بگەێنین و کاری لەسەر بکەین و گوێی لە بڕێیەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بگیرێ. مەکتەبی پەیوەندیەکانی ئێمە بە تایبەت سەرۆک بافڵ نوێنەرایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان لە بەغدا ڕۆڵێکی گەورە و کاریگەریان هەیە. سوپاسیان ئەەکەم کە هەمیشە خەرمانی دەستکەوتەکان و خەرمانی ئەزمموی سەرۆک مامجلال بۆ ئێمە بۆ توانەیەکی بەردەوام و کەرستەیە کە بە بەردەوامی توانین لێوە بەرهەمی گەورە بەدەستبێنین. خۆشببختم کە ئێستا پەیوەندەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە بەغدا بەراورد بە هەموو پارتەکان تاکە ئەو حیزبەیە کە پەیوەندی لەگەڵ هەموو لایەنەکان کۆک و تەبایە. ئەمە شوای کردووە کە دەرفەتەکانی یەکێتی لە بەغدا بۆ سەرکەوتن و بەدیهێنانی ئامانجەکان زیاتر بێت. بۆیە من بە دەرفەتی ئەبینم بە کۆمەڵانی خەڵکی کوردستان بڵێم متمانە بە لستی 222 بکەن ئەو لستەی کە ئەتوانێت لە بەغدا چارەسەری هەموو کێشەکانتان بکات بەبێ یەکێتی کێشەکان لە بەغدا قوڵترە بنەوە بەبوونی یەکێتی بەبوونی فراکسیۆنێکی بەهێزی یەکێتی چارەسەری کێشەکان لە بەغدا بە ئاراستەیەک ئەڕوا کە کۆمەڵانی خەڵکی کوردستان قۆناغێکی سەخت تی ئەپەڕێنین مەترسیەکان تی ئەپەڕێنن ئەبێتە دەرفەتی گەورە لە بەردەم بنیادنان و ژیانێکی خۆش و خۆشگوزەرانی کە لە سایەی هەوڵەکانی یەکێتی نیشتیمانی کوردستاندا ئەوە بەدیدێ. سپاس بۆ خدر مستەفا لەسرایی مەڵبەندی سۆران کە ڕاستەخۆ لە سۆرانەوە لەگەڵمان نابووی سپاس بۆ ئەم دیدارەکە لەگەڵ ئێمە ئەنجامێت.